هاوڵاتیان ڕۆژانە لە ڕێگەی لاپەڕەی فەیسبووکی رادیۆ سەلام کۆمەڵێک پرسیاری تایبەت بە کۆرۆنامان بۆ دەنێرن و داواکارن کە پرسیارەکانیان ئاراستەی پزیشکانی شارەزا و پسپۆڕ بکرێت. ئێمەش بەڵێنمان پێداون و هەموو ڕۆژانی چوارشەمە پزیشکێکی پسپۆڕ بانکێش دەکەین و بەشێک لە وەڵامی پرسیارەکانی ئێوەی بیسەری خۆشەویستی رادیۆ سەلام وەردەگرینەوە. هەر بۆ مەبەستە هەر ئێستا و بە ڕێگەی تەلەفۆن میوانداریم کردووە لە زۆر بەڕێز د.ڕێبين زيخانی پسپۆڕی حکمڕانی تەندروستی و سەرۆکی ئينستيتيوتی پلاتفۆرمی تەندروستی. کاک دکتۆر سڵاو ئەم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئێمەت لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. سڵاو لە بەڕێزیشتان ئەو کاتە و کاتی بیسەرانی رادیۆی سەلامیش باش. سپاس بۆ ئێوە. هەر بژی زۆر سپاست دەکەم. بیسەرانی رادیۆ سەلام کۆمەڵێک پرسیاریان بۆ ناردین و ئێمەش بەشێک لەو پرسیارانە ئاراستەی بەڕێزە دەکەین. دەکرێت بۆ ئێمە و بیسەرانمان ڕوون بکەیتەوە ئاخۆ لە کوردستان و عێراق چ دەرمانێک بۆ چارەسەری نەخۆشانی کۆرۆنا بەکاردەهێنرێت؟ بەڵێ، ئەگەر بینە سەر باسی چارەسەری کۆرۆنا بە دەرمان، دائێستا لە جیهاندا چارەسەری کاریگەری کۆرۆنای نوێ نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ دەستنیشان نەکراوە، بەڵام هەر لە سەرەتا کە لە وڵاتی چینەوە دەستی پێکرد کۆمەڵێک دەرمان ئاماژەی سەرەتایی دەرکەوتن کە کۆمەڵێک دەرمانی پێشتر بە نەخۆشی تر بەکار ئاهاتن، ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ببێتە هۆی ئەوەی ڕێژەی مردن کەم بکاتەوە یان ئەوەتێ ئەو ڕێژەی ئەو ماوەی لە نەخۆشخانە کەم بکاتەوە کە نەخۆشەکان داخلی نەخۆشخانە ئەبن. ئەم دەرمانانە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی عێراقەوە بۆ پرۆتۆکۆلێک بۆ کوردستان هاتن. خۆشبەختانە دەرمانەکان زۆربەی هەرە زۆریان لە کوردستان بوونیان هەیە و ئەدرێ بەو نەخۆشانەی داخلی نەخۆشخانە ئەبن و بەتایبەت ئەوانەی باریک تەندروستیان ناجێگیرە بێت ئەمانە زیاتر دەرمانەکان وەرەگرن. دەرمانەکانیش بریتین لە کلۆرۆکوین و هایدرۆکسی کلۆرۆکوین و کۆمەڵێک دەرمانی دژە ڤایرۆسی تر، بەڵام دیسانەمێ ئاماژە بۆ بکەم هیچ کام لەم دەرمانانە تەواو دەرنەکەوتون، چونکە لە زانستی پزیشکیدا هەر نەخۆشیەکی نوێ پێویستی بە توێژینەوە هەیە. ئەم دەرمانانەی پێشتر بەکارهاتون بۆ ڤایرۆس و نەخۆشی تر کاریگەریان ئەبێ لەسەر ئەم ڤایرۆسە نوێیە و لەلایەکی ترەوە یاخود دەرمانێکی تر سەر لە نوێ دابهێنرێت بۆی ئەم ڤایرۆسە چارەسەر بکات. لە کاتی دروستکردنی دەرمانێکی نوێ ئەوە پێویستی بە نزیکەی 10 ساڵ و زیاتریشە تا دەرمانێکی نوێ دۆزرێتەوە و تەواو ئیسپات ئەبی کە کاریگەری کەمکردنەوەی ڤایرۆسەکە یان کاریگەری چارەسەری لەسەر ڤایرۆسەکە هەیە. بەڵام ئەگەر بێ و دەرمانی هەر وەکو دەرمانانەی ئێستا دەستنیشان کراون کە پێشتر بۆ نەخۆشی تر بەکارهاتوون، ئەمە شتێکی ئاسانە بێت، بەڵام ئەگەر بێ و دەربکەوێت تا ئێستا هیچ دەرمانێک بە دەرمانی چارەسەری تەواوی کۆرۆنا بوونی نیە لە جیهان. ئەو دەرمانانەی کە لە وڵاتانی تر بەکاردێن زۆربەی هەر زۆریان لە کوردستان بوونیان هەیە. بەڵێ زۆر ڕاستە. لەم هەفتەیەدا بینیمان کە بەداخەوە چەند کەیسێک لە توشبوونی کۆرۆنا لە عێراق و هەرێمی کوردستان گیانیان لەدەستدا. ئایا دەتوانین بڵێن کە لە ئێستادا شەپۆلە بەهێزەکەی کۆرۆنا بەڕێوەیە؟ من پێم وانی ئەمە شەپۆلە بەهێزەکەی کۆرۆنا بەو مانایە بێ کە شەپۆلێکی بەهێزتری پێشتر بێت. نەخێر، ئەمە هەر شەپۆلی یەکەمە، شەپۆلی یەکەم، بەڵام ئەکرێنای بنین هەڵکشانی دووەم، بە تایبەت کە لە هەموو جیهاندا لە سەرەتا قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیان بە شێوەیەک لە شێوەکان جێبەجێکرا بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم ڤایرۆسە. هەرچەندە ئەمە ڕێگایەکی زۆر کۆنە تۆ بێ قەدەغەی هاتوچۆ بکەی و ژیان سز بکەی و بۆی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆس بکەی، بەڵام ئەگەر ڕێگە چارەی ترت نەبێت وڵاتەکان مەجبور بوون چونە ژێرباری قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیان. گەر بێ و ئەم قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیان بەرەبەرە شل بکرێتەوە و ڕێکارەکان شل بکرێنەوە، ئەمە شتێکی پێشبینی کراوە کە هەڵکشانی دووەم ڕوادا، یان هەڵکشانی دوای شلکردنەوەی قەدەغەی هاتوچۆ. ئەگەر تێبینی بکەین لە زۆربەی ئەو وڵاتانەی کە قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیانیان بەرەو ئاسایی کردنەوە بردووە، هەڵکشانی دووەم تێیدا ڕووداوە. بەڵام لێرە ئەوەیە حکومەت و دەستگا پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی تا چەند ئامادەکاری ئەکا بۆی ڕوبەرووی هەڵکشانی دووەم بێتەوە و تا چەند هەڵکشانی دووەم کۆنتڕۆلەکە، چونکە ئەگەر بێ و ڕۆژانە بە سەدان لە کوردستان بە سەدان کەیس تۆمار بکرێت، ئەمە بەڕاستیەوە هەڵکشانێکی زۆر بەهێز و کۆنتڕۆل نەکراوە. بۆیە ئەم بارودۆخی ئێستا هەیە، ئەگەری ئەوە هەیە زۆر مەترسیدار بێت، بەڵام ئەمە ئەگەرە
مەرز نییە مەبەسمەوە نییە هاوڵاتیان بترسێن بەڵام ئەگەر ئەوەی هەیە تەشەنەیەکی فراوان بکات ئەگەر هەندێک ئاماژەش هەن کە گەرما کاریگەریەکی کەمی لەسەر ئەم ڤایرۆسە هەیە کە بەرەو وەرزی گەرما بڕۆین بەتایبەت لە هاوینی کوردستان کە هاوینێکی گەرما بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە سستر بێت دەبێ ئاگادار بین کە لە کاتی ئەمە ڕوونەکە لە کاتی گەرمای بەرزیشدا ئەم ڤایرۆسە بڵاوە ئەکا بەڵام ئەمە ئەمەلمان بەوەیە کە سستر بێت واتە خێرایی بڵاوبوونەوەی کە ئێمە لە ڕووی زانستیەوە بە ئارۆ ناوێنین خێرایی بڵاوبوونەوەی ئەو ئارۆی ڤایرۆسە کەمتر بێت لە هاوینی کوردستانیان لە پلەی گەرمی بەرزدا. بەڵێ ئێمەشی وادارین. ڕای ئێوە چییە دەربارەی قەدەغەی نوێی هاتوچۆ؟ ئایا پێتان وایە حکوومەت یاریمی کوردستان دەبوایە زووتر ئەم بڕیارەی دەرکردبا هەروەها ئامۆژگاری بەڕێزت بۆ کۆمەڵانی خەڵکی و هاونیشتمانیان چییە؟ قەدەغەی هاتوچۆ یان بڕیاردان لەسەر دانانی قەدەغەی هاتوچۆ و سزکردنی ژیان بڕیارێکی زۆر گەورەیە و هاوکێشەیە هەم سوودی هەیە هەم زەرەری هەیە ئەبێ هەردوو لە هاوسەنجی هەردوو لە بپارێزرێ ئایا سوودەکانی زیاترن یان زەرەرەکان لەسەر هاوڵاتی بە شێوەیەکی گشتی و لەسەر خودی حکوومەتیش لە ڕووی ئابوووریەوە چونکە قەدەغەی هاتوچۆ بێتە ئەوەی کاریگەری لەسەر گوزەرانی خەڵک بکا کاریگەری لەسەر باری دەرونی کاریگەری لەسەر ئابووری وڵات و چەندین لێکەوتەی نەرێنی هەیە ئەم قەدەغەی هاتوچۆی هەر وەکو پێشتر کە زیاتر لە مانگێک ڕاگەیەندرا ئێستا لە ماوەی جەژنیش ڕاگەیەندرا مەجاری سێمە ڕاگەیەندرێت هەڵبەتە حکوومەت کە ئەم بڕیاری داوە داتای وای ڕاگەیاندووە کە پێویست بێ بە بیرڕایکە و لایەنی بڕیاردەر بەڵام ئەبێ ئێمە بیر لە میکانزمی تر بکەینەوە بیر لە ڕێگە چارەسەری تر بکەینەوە چونکە ئێمە نابێت هەر پڕێکە لە هەڵکشانێکدا بیر لە قەدەغەی هاتوچۆ بکەینەوە چونکە ئەوە ئەم شەش ڕۆژەش تەواو بوو ئەوە ئەم مانگەیش تەواو بوو قەدەغەی هاتوچۆ شتێکی مەنتیقی نییە تەنیا چەک بێت لە دژی ئەم کۆرۆنایە و شتێکی ئاسایی نییە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەکرێ 6 ڕۆژ و 10 ڕۆژ و ئێمە خەڵکی کوردستان بە خۆشحاڵی و پابەندی ڕێنماییەکان بوو لە قەدەغەی هاتوچۆ یەکەم و تەحمولی کرد بەڵام بەرەبەرە پەیتا بە پەیتا خەڵکەکەش بەم جۆرە بەرگەی ئەم قەدەغەی هاتوچۆیە ناگرێت چونکە وەکو وتم کاریگەری و لێکەوتی لەسەر هاوڵاتی و حکوومەتیشەیە بۆیە ئەبێ ئێمە یاخود حکوومەت بیر لە ڕێگا چارەسەری تر بکاتەوە بەر لەوەی قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنێت ئەبێ حەلێکی وەسەطمان هەبێت بۆ شەپۆلەکاری تر بە تایبەت بۆی شەپۆلی پاییز دێتەوە ئێمە بیر لەوە بکەینەوە چۆن قەدەغەی هاتوچۆ ڕانەگەێنرێت کۆنترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکەین هەڵبەتە ئاسان نییە ئاسان نییە کە تۆ ڕێگایەکی تر بدۆزیتەوە چونکە ڕێگای تر ئەبێ لەگەر هەڵکەوتی جوگرافیا و ئابووری و حکومڕانی و کەلتوری وڵاتتدا بگونجێت هەر وڵاتە بە شێوەیەک بەبەر خۆیدا ئەدروێت ناتوانانی تۆ لە وڵاتێکی تری پێشکەوتەوە کە جێبەجێ کردووە ڕێکارێکی ئاسانتر لە قەدەغەی هاتوچۆ بێنی لە کوردستانی بکەیت ئەبێ ئەمە دیڕاسەتی تەواوی بۆ بکەین بزانین لە کوردستان چ ڕێکارێک جگە لە قەدەغەی هاتوچۆ ئەتوانێت کۆنترۆلی ئەم ڤایرۆسە بکات من پێم وایە بۆ شەپۆلی دووەم ئەبێ بیر لەم ڕێکارە بکرێتەوە ئەگەر چی لە هەڵکشانی دووەم نەماتوانیوە ڕێگا چارەسەرێکی تر جگە لە قەدەغەی هاتوچۆ بدۆزینەوە بەڵام ئەبێت بۆ شەپۆلی دووەم ئێمە ڕێگا چارەسەری ترمان لەبەردەست بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بەڵێ زۆر ڕاستەوەکو دوا پرسیار ئایا پێت وایە لە ڕۆژانی داهاتوودا بارودۆخەکە لەوەی کە هەیە خراپتر ببێت هەروەها ئامادەکاریەکانی ئێوە پزیشکان بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو چییە؟ من پێم وایە بڵێ لەو دۆخەی ئێستا هەیە بەرەو هەڵکشانەچێت ژمارەکان ڕوو لە زیادبوو نەکات بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە تا چەند ڕوو لە زیادبوو نەکات ئەم ژمارەیە چەندە کە کوردستان لە خراپترین دۆخیدا تووشی بێت یاخود بەورتر و ڕووتر ئەم ژمارەیە چەندە کە کوردستان قوربانی ئەدا لە شەپۆلی یەکەم لە هەڵکشانی دووەمدا ئەمە بەڕاستی ئەبێ لێکدانەوەی زانستی بۆ بکرێت ئێمە نابێ هەر لەسەر ئەم داتای ڕووکەشەی خۆمان هەمانە ڕۆژانە
بڕیار بدەین کوردستان بەرەو کوێیەگات و پلانەکان چۆن بن ئەبێ ساینتیفیک مۆدڵینگ واتە مۆدێلی زانستی پێشبینی بکە کوردستان لە خراپترین دۆخیدا چەند قوربانیەدا گەر بزانین ئێمە لە کوردستان لە خراپترین دۆخیدا تەنیا کۆمەڵێکی کەم لە قوربانیە بێت شێوازی بڕیارەکان ئەگۆڕێن بەڵام ئەگەر بزانین لە کوردستاندا بە حاڵی ئێراندا ئەڕۆی لە کوردستاندا 3000 قوربانیە بێت 4000 قوربانیە بێت لە خراپترین باردا ئەمە ڕەنگە ناوی بری کارەسات لە کوردستان ئیتر ئەبێ بە شێوازێکی زانستی پێشبینی بکرێت ئەمانە هەموو لە جیهاندا بە شێوازی زانستی یان بەتایبەت لە وڵاتە پێشکەوتوەکان بە شێوازی زانستی و لە ڕێی توێژینەوە پێشبینی ئەکرێت لەم وڵاتە تا چەند بەرەو خراپی لە خراپترین دۆخیدا چەند کەیسی ئەمرێت بۆ نمونە لە ئەمریکا وتیان لە شەپۆلی یەکەمدا نزیکەی 100,000 کەس ئەمرێت و پێشبینیەکان لە ڕاستیەوە تا ئێستا زۆر نزیکن تا ئێستا 105,000 کەس لە ئەمریکا گیانی لەدەستداوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کاوان پێشبینی نزیکەی 100,000 نەکرد وتیان ئەگەر 100,000 بێت واتە ئەمریکا سەرکەوتووە بەسەر کۆرۆنادا ئەبێ لە کوردستان لە دانیشتوانی کوردستان چەند کەس قوربانیەدا ئەبێ ئەمە پێشبینی زانستی هەبێت و بە سێ سیناریۆ بەلایانی کەمەوە دابەشکرێت خراپترین سیناریۆی مام ناوەند باشترین سیناریۆ ئەبێ پلانت بۆ خراپترین سیناریۆ هەبێت لەگەڵ خەڵکەکە بە سیناریۆی مام ناوەند قسە بکەیت ئەگەری ئەوەش هەبێت کە بە باشترین سیناریۆشدا ڕەتە بێت بەڵام پلانەکانت دەبێت بۆ خراپترین سیناریۆ ئامادە بێت سەبارەت بەو پرسیاری بەڕێزت دکتۆرەکانی کوردستان چۆن خۆیان ئامادەکەن ستافی پزیشکی لە هەموو بوارەکاندا و پزیشکانی کوردستان پێشمەرگە ئاسا لە ڕوبەڕووی کۆرۆنا وەک پێشتر ئامادەبوون ئێستاش لە هەموو مەڵبەند و دام و دەستگا تەندروستیەکان ئامادە ڕوبەڕووی کۆرۆنا ببنەوە ئەمە شتێکی ئاشکرایە کە پزیشکانی ئێمە لە پزیشکانی وڵاتانی تر کەمتر خەمتر نین یاخود بە هەموو شێوەیەک ئامادەن و قوربانیشمان هەبووە لە پزیشکان لە ڕووی توشبوونەوە لە ڕووی کارمەندانەوە لە ڕووی توشبوونەوە ئەمانە ئەم مەترسیان نەبووتە هۆی کە سستیان بکاتەوە لە خزمەتی خۆیان بۆ نەخۆشانی کۆرۆنا. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر ڕێبین زیخانی پسپۆڕی حکومڕانی تەندروستی و سەرۆکی ئينستيتيوتی پلاتفۆرمی تەندروستی زۆر سوپاس کە بەڕێگەی تەلەفۆن بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بیسەرانیش.